دەچمەلەی تەوەری دومی گفتوگۆکانی ئەمڕۆمان سەبارەت بە گرنگی هەڵبژاردنە بۆ هەرێمی کوردستان چەند ڕۆژێکی زۆر کەممان مانگی ڕۆژی تر دەنگدان لە هەرێمی کوردستاندا دەست پێ دەکات دەبزانین گرنگی ئەم هەڵبژاردنە گرنگی ئەم دەنگدانە بەگشتی لەسەر هەرێمی کوردستان چی دەبێت چی وا دەکات ئەم دەنگدانە بەراورد بە دەنگدانەکانی پێشخۆی بەراورد بە دەنگدانەکانی ڕابردوو جیاواز بێت بۆ مەسڵ میوانداری زۆر بەرز هەژار محەممەد لە پرسایی بەشی هەڵبژاردننی یەکێتی لە ماڵبەندی سی هەولێر دەکەین و ڕاستەخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێت کاکەژار سلااو لێ بێت بانی باش بەنی باش سلااو لە ئێوەش کاک هەژار گرنگی ئەم هەڵبژاردنە بۆ هەرێمی کوردستان چییە و ئەم هەڵبژاردنە چی وای لێ دەکات کە لە هەڵبژاردنەکانی پێش خۆی جیاواز بێت سپاس دەستان خۆش بێت بەخۆی هەڵبژاردن بۆتە سەنجی مەحەق لە هەموو جیهان نەک تەنها لە هەرێمی کوردستان بۆ خۆتان دەزانن لە ئەوروپا ئەمریکاش هەڵبژاردن بۆتە خۆراکێکی ژیان بۆ ئەو گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی و دەسەڵات و جێبەجێکردنی بڕیارەکانی حکومڕانێتی لە هەرێمی کوردستانیش هەمیشە بێبەش نەبووە لەوە لەو خۆتان دەزانن لە ساڵی 1992 هەڵبژاردن دەکرێت لە هەرێمی کوردستان هاوشێوەی هەموو جیهان بەڵام لەوانەیە هەڵبژاردنەکانی ئێمە جیاب بێت لەگەڵەوەی یاخود جیاوازیەک هەبێت لە شێوازی دەنگدانەکان یاخود لە پرۆسەی بانگەشە و جیاکردنەوەی دەنگەکان واتە عەدو فەرزەکان جار بەجار بۆ خۆی گۆڕانکاری بەسەر هەموو سیستەمی هەڵبژاردنەکان دادێت بۆ ئەوەی شێوازێکی گونجاوتر و دروستتر بدیرێتەوە بۆ ئەوەی بتوانرێت حکومڕانی لە هەرێمی کوردستان بگاتە ئەو ئاستەی کە لە ئاستی و تمۆحی هاونیشتیمانیەکانمان دەبێت دیارە گۆڕانکاریەکانی ئەو جارە و هەڵبژاردن لە ئێستادا بۆ پرۆسەی قوارەی حکوومەتی هەرێم زۆر گرنگە بەهۆی ئەوەی بە خۆتان دەزانن بەشێکی زۆری لە دەسەڵاتەکان لە کار کەوتووە ولادراوە لە کات و شوێنی خۆی هەڵبژاردنەکان لە ڕابردوو ئەنجام نەدراوە دیارە بەهۆی ئەوەی کە پەرلەمانی عراقی پەرلەمانی ئێمە لە کار خستووە ئەنجومەنی پارێزگاکان لە کارخراون بەشی زۆری بڕیارەکان ئێستا وەکو خۆی دەرناچێت بۆیە لە ئێستادا ئەو هەڵبژاردنە گرنگجێکی زۆر زۆری دەبێت بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ قوارەکەمان و بۆ گەلی کورد و ئەو سیستەمی هەڵبژاردنەی کە لە ئێستادا پەیڕەو دەکرێت سیستەمێک کە لەگەڵ هەڵبژاردنەکانی ترجایە بەهۆی ئەوەی ئەو ئازیزانێک کە بەکاردێت لە هەر لە جیهازی تەحەقق و جیهازی سیکۆس و شێوازی عەدو فەرزەکە زۆر جیایە لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕابردوو ڕێژەی گزی و تەزویر و ئەوەی کە لی دەترسان لە پێشوودا کەم بۆتەوە دەنگدەر دەنجی حەقیقی خۆی دێتە سەر وەرەقەی کە دەنگدان و هەر ئەو دەنگەشە دواتر کە عەدو فەرزی لێ دەکرێت و ئەنجامەکەی کە ڕادەگەیەندرێت پێم وایە ئەنجامەکە ئەو ئەنجامە دەبێت کە دەنگدەر خۆی دەنجی بۆ داوە لەگەڵ دەرچوونی ئەنجامەکاندا هەموو لایەنەکان ئەنجامەکانیان قوبول دەبێت بەوەی کە لە ڕابردوودا بەشێک لە خروقات لە کاتی هەڵبژاردنەکاندا لایەنەکان داوت کە دەکرێت بۆ ئەم دەنگدانە چۆن دەبێت مەجای خروقاتی تیا هەیە خۆشازێک لە شوازەکان مەجای تەزویر هەیە لە دەنگەکاندا یاخود دەنگدە دڵنیا بێت لەوەی کە لە کاتی چون بۆ دەنگداندا دەنگەکەی پارێزراوە لەگەڵ ئەوەشدا هەموو ئەو دەنگانی کە لایەنەکان بەدەستی دەهێنن تاو دەنگی خەڵکن دەست خۆش بڵێ وەکو لە ڕاگەیانەکانن ئاگادارن لە وتەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان کە یەکێک دەبێت لە شێوازە هەڵبژاردنەکانی هەرە پاک و بێگەردەکان لە هەرێمی کوردستان کە ئەنجام دەدرێت بەهۆی ئەوەی ڕێژەی تەزویرکردن و خوڕوقات تقریبان بنبڕ کراوە بە هیچ شێوەیە کەسێک ناتوانێت کارتە کەسێکی تر بەکار بهێنێت یاخود بە شێوەیەکی تر برێم کەس ناتوانێت لە شوێنی کەسێکی تر دەنگ بدات لە ڕابردوودا دەمانگوت ڕێژەی مردوەکان لە لیستی تۆماری دەنگدەران نەسراونەتەوە مردوەکانیش دەتوان دەنگ بدەن بەڵام لە ئێستادا بەهۆی ئەوەی پەنجەمۆر کراوە بایۆمەتری کراوە هەر کەسێک کە بۆ خۆی لە ژیاندا نەمابێت پەنجەمۆری بۆ ناکرێت و کارتی دەنگدانی نابێت و لە کارتی دەنگدانیشی نەبێت بۆ خۆتان دەزانن نزیکەی 9 ملیۆن دەنگدەر لە هەرێمی کوردستان دەنجی کەم کردووە ئەو دەنگانە پێشتر بەکار هاتوونە جاچ دەنجی مردوو بێت قایمەی دووبارە بێت دەنجی بۆ خۆتان دەزانن دەرەوەی هەرێمی کوردستان بەشێکی زۆری لە باشوور و لە ڕۆژاوا لێرە دەنجیان دەدا ئەو دەنگانە کۆتاییان پێ هاتووە بەهۆی ئەوەی هیچ مستەفسەکێکی عراقیان نەبوو تاوەکو بچن بایۆمەتری بکەن و کارتی دەنگدان دەربهێن لەسەر شێوازی ئەوەی ئایا خوڕوقات دەکریان خوڕوقات ناکرێت من خاوەنی کارتی دەنگدانی خۆمم لەو وێزگەیە کە دەنجی لێ دەدەم جگە لە خۆم
کەسێکی تر ناتوانێت ئەو کارتەی من بەکاربێن و دەنجی منی پێ بدات بۆ خۆشم لەو وێزگەی تۆماری دەنگدەرانی کە 400 بۆ 450 کەس دەنجی لێ دەدات ناتوانم لە شوێنێکی تر دەنگ بدەم ناوی من داتای ئەو جیهازی تحققەیە کە کاتێک کارتەکەی خۆمی داخل دەکاتن و لە داتاکەی خۆی نیشانی دەدا کە پەنجەمەوەەکەم لە ڕابردوودا لەوێ کردو ئەو کات ئەو تعریفەی منی کە وەرگرت مصدر ئەوراق وەرەقەی دەنگدانم دەداتێ بۆ ئەوی بچم دەنگی بێگردی خۆم بدەم جگە لەمانە کۆمیسیۆن چەندین کامێرەی چاودێری داناوە بۆ چاودێریکردنی پرۆسەی دەنگدانەکە کە داخلی بنکەی دەنگدان دەبیت هەر لە بنکەی دەنگدانەوە کامێرە هەیە لە ناو مەمەڕەکە کە دەوڵی دیسان کامێرە هەیە لە شوێنی وێزگەی دەنگدان کە محەتەی پێدرێن لە ناو محەتەی دەنگدان دیسان کامێرا هەیە بۆ ئەوەی هەر خوڕقاتێک کە دەکرێت هەر جوولەیەکی نەشیاو دەکرێتن ئەو چاودێرانی قوارەی سیاسی کە لەوێ دانیشتونە چاودێری پرۆسەکە دەکەن ئەوانش کە وەختە کە شتێکی نامۆ دەبینن کاتی تۆماری سکاڵا دەکرێت بۆ ئەوەی سکاڵاکە نەک هەر لە ڕۆژ و لە دەقە و سعاتی خۆشی تۆمار بکرێت و ئەو کات ئەو دەقە و سعاتەی کە ئەو خوڕقاتەیان ئەو حرەکەیە دروست بووە کامێراکانی خۆیان لێ بدەنەوە بە دوواداچوودی بۆ بکەنەوە بۆ ئەوەی بزانێت ئایا ئەو سکاڵایە تەندروستە یا خود تەندروست نییە بۆیە لە ناو محەتەی دەنگدان دوو کامێرە هەیە بەڵام کامێراکان بە هیچ شێوەیەک پشتی دەنگدەر نیشان نادە کاتێک کە دەنگدەر دەچێتە پشت کابینەی دەنگدان تەنها خۆی بۆ خۆی دەنگ دەدات و هیچ سانسۆرێکی لەسەر نابێت لە کاتی دەنگدانەکەی بەڵام ئەو کامێرانە بۆ چاودێریکردنی ئەوەیە کە ئەو پرۆسەیە تووشی خەلەل نەبێت دەستی دەرەچی یاخود حالەتێک خوازرا و یەکسەر کامێرەکان تەسویری دەکەن و کامێرەکانش بەستراونەتەوە بە تۆری هەمویان لە یەک تۆر بەسترانەوە چاودێری دەکرێت. کاک هێرش دەوترا کە ئەگەری هەیە ئەم هەڵبژاردنە هەمان سیستەمی سانتیگۆی عراق بێت ڕاستە هەمان ئەو سیستەمە دەنگدان بەڕێو دەچێت؟ نەخێت لە عێراقدا چەندین گۆڕانکاری لەسەر شێوازی هەڵبژاردنەکان کرا لە سەرەتا هەڵبژاردنەکان کە لە ساڵی 2005 هەڵبژاردن کرا هەمووی عراق یەک باز نەبوو دواتر بوو بەهشدە بازنە دواتر بوو بە سانلیگۆ لەو دوایە بوو بە ڕێژەی کۆتاکان هەر پارێزگایك بە ڕێژەی کۆتاکان بوو بە چەند بازە لە ئێستادا هەڵبژاردننی حکوومەتی عراق بە نیزامی سانلیگۆیە بەڵام لە هەرێمی کوردستان هەر لەسەر ئەو یاسە هەموارکراوەی پەرلەمانی خۆمانە کە لە ڕابردوو بە شێوازی لیست و بە دەنجی ڕەها هەژمار دەکرێت بۆیە ئەو سانلیگۆی کە لە عێراق هەڵبژاردننی پێ دەکرێت لە هەرێمی کوردستان هەڵبژاردننی پێ ناکرێت هەرێمی کوردستان لەسەر ئەو یاسایە هەموارکراوەی کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە بە لیستی کراوە هەڵبژاردن دەکرێت. ئامارەکان چی دەڵێن سەبارەت بە ڕێژەی دەنگدەران بەشداریکردنی خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی بۆ ئەم دەنگدانە چۆن دەبێت؟ وەکو هەولێر دەتوانم باسی بکەم ئێمە ملیۆنێک و 22,000 و قسوور دەنگدەرمان هەیە لەو ملیۆن و 22,000 قسوورە 933,000 و شتێک ئەوە کارتی دەنگدانی خۆی وەرگرتوتەوە دەتوانێت دەنگ بدات بەڵام ئەوەی کارتەکەی وەرنەگرتوتەوە بۆ خۆتان دەزان دوێنێ هەم بانگەشەی هەڵبژاردن کۆتایی پێهات ئێستا پێی دەرێن ماوەکە پێی دەرێن سەڵتی ئینتیخابی بە هەم بانگەشەی هەڵبژاردن کۆتایی پێات هەم ئەو خەلکانەی کە تاوەکو ئێستا بایۆمەتریان کردبوو کارتەکانیان لە بنکەکانی تۆماری دەنگدەران مابوونەوە نەچوونە کارتەکانیان وەرەبگرنەوە ئەوانەش بێبەش دەبن لە دەنگدان ئەجینا ئەو ڕێژەیە کە کارتی وەرگرتوتەوە گەیشتۆتە ڕێژەی 933,000 لە پارێزگای هەولێر ئەگەر بێت و بەشداری بکات ئەو ڕێژەیە ئەوە نسبەکە نسبەیەکی باش دەبێت بۆ خۆشتان دەزان هەرچەند نسبەی مشارەکە زیاد بێت لەو پرۆسەیە سەری کورسی بەرز دەبێتەوە بۆیە من داوام لە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوەیە کە هیچیان کەم تەرخەم نەبن لە دەنگدانیان بۆ ئەوەی ئەو گۆڕانکاریانەیان ئەو گلەی و گازاندەی چەندین ساڵە هەیەە بچن بەو نیم سەعاتە بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنجی خۆیان تۆمار بکەن بەڕاستی ئەو گۆڕانکاریانە و ئەو تمۆحی ئەو گەنجانەی ئێستا ئێمە هەیەە ئێمە وەکو خۆمان هەموو لایەکمان داخوازین لێ بەوە نایە من پۆستێکی فەیسبوک بکەم ڕخنەیەک بگرم کۆمنتێک بکەم گۆڕانکاری لەوە دروست بێت گۆڕانکاری کاتۆتە بەردەستی هاوڵاتی خۆی لە ڕۆژی 20 مانگ دەچێتە پشت کابینەی دەنگدان بە ئارەزوو خۆی لایەنێک هەر دەبژێرێت دەنگەکانی پێدەدات و بۆ خۆشی دەزانیت یعنی ئەو معاناتەی بەدەستچێوە لە کوێ هاتووە چۆن چارەسەر دەبێت چ کەسێکە چلایەنێکە دەتوانی بە ئاهانای بێت و چارەسەری ئەو کێشە و ئەو ناخۆشیانەی بەسە هەرێمی کوردستان داهاتوو ئێستا کە بەسەنە خەتەری گەیشتۆتە سەر قەوارەکەشمان
دەتوانن دەنجی خۆیان بدەن لەگەڵ ڕابردوو ئێستا کە خەڵکەکە زۆر هوشیارە ماشەڵڵا چاوی کراوەتەوە بۆ تۆڕی کۆمەڵایەتیانە لە هەموو ساعات و دقەیەک دەزانێت لە هەر شوێنێکی دنیا چڕوو دەدا گۆڕانکاریەکان بە چه ئاراستەیەک دەڕۆن بۆیە دەنگدانی دەنگدەری ئێمە زۆر گرنگە بۆ ئەوەی بتوانێتن لەو نەهامەتیانەی کە تووشی هەرێمەکەمان بووە خۆمان دەرباز بکەین دیسان دووبارەی دەکەمەوە بە کۆمنتێکی فەیسبوک بە پۆستێکی فەیسبوک گۆڕانکاری دروست ناکرێت ڕخنەوە ڕخنەکاریمان لە مەجلیسەکان و لە دانیشتەکانمان بێسوود دەبێت ئەگەر بێت و ئێمە نەچین خۆمان تاقی نەکەینەوە لە ڕۆژی دەنگدان بۆ ئەوەی بتوانین ئەو لایەنەیان ئەو کەسەی کە من مەبەستمە دەنجی پێ بدەم دوای بیستیدا بۆ ئەوەی گۆڕانکاری و شێوازی ئیشکردنێک و پەرلەمانێکی تازە و حکوومەتێکی تازە و ستافێکی تازە بدینیم کە خەمی ملەتەکەی خۆمانیان لە بەروی بەهانای داخوازەکانمانەوە بچن. دەست پاس بۆ زۆر بەڕێز هەژار محەممەد لە پسراوی بەشی هەڵبژاردنیەکەتی لە مەڵبەندی سێ هەودە سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بەیانی ئەمریکا کوردستان لەگەڵ ئێمەمان